وما أرسلناك إلا رحمة للعالمين. أمر إيما كنا بنا ورخراي روشناي دل وخدمتي نابينا زور خوشحالين ك مراسمك مع ساز داوا ونابينا كان شار وشارس كان من هنا وتيرا همو بيكوا كلام مراسم شايستيا بجدار بين كلا دايقوني سروري مروباتي محمد المصطفى صلى الله عليه وسلم. يا نوربا يا دوربا نبي الروبا ندو الروبا روبا ئەو زاتە گەورەیە نوری و ڕۆشنایەک بوو بۆ مرۆڤایەتی دوورە پەرێزی هەڵنەبژات و لە هەموو دووڕووی و بێڕوویەک بە دوور بوو و لەگەڵ ئەوەشدا کە هەمیشە ڕوبەڕوو لەگەڵ کەسایەتەکانە ئەدوا. بۆیە ئێمە بێ لەم پەیامەوە فێری ئەوە بین کەوا جارێکی تر بە خۆمان نابچینەوە و لە ناخی دڵمانەوە پەیامێکی نوێ لەناو دڵ و دەرونی خۆمانە بشێنینەوە و فێری ئەوە ببین کە لە هەموو منەت و ڕیایی و هەموو ئەو شتانەیەکەوە لەگەڵ مرۆڤایەتی و لەگەڵ تەوەری گونجاندنی ڕێڕەوی پێشەوامان پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ناگونجێ لێی دوورکەوینەوە. و ئەمڕۆ ئێمە هەموو ئەو نابینانەی کە لێرە کۆبینێتەوە دڵخۆشین بە یادێکی ئاوا و لەگەڵ ئەوەشە مەبەسمانە کەوا نابینان جارێکی تر دڵخۆشکەینەوە بەم ڕۆژە و بەم یادە و لەم ڕێگەیەوە جارێکی تر خۆمان نوێ بکەینەوە و هەمیشە بەڵێن تازەکەینەوە کە قوتابی قورئانی پیرۆز بین، چونکە تەنها ئەو ڕێگەیە هەیە کە شکۆ و ڕێز و خۆشەویستی بۆ مرۆڤایەتی و بۆ نابینا بە تایبەتی ئەگێڕێتەوە. لە مەدرسەکەی کاک ئەحمەدی شێخەوە خۆمان بە قەرزاری قورئانی پیرۆزە زانین کە نابینایەک لە هەر شوێنێکا ڕێزی لێ ئەگیرێ بەهۆی ئەوەیە کە هەڵگەری قورئانی پیرۆزە یەکێ لە هۆکارە سەرەکیەکان. و لەگەڵ ئەوەشە ئێمە پەیامی ڕابردوومان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چەند ڕێزی لە نابینا کردووە، کە سوحبەتی لەگەڵ نابینا کردووە، کە نابینای بە جێنشینی خۆی داناوە، کە نابینای ڕێگە بێداوە لە جیهادا بەشداری بکە. هەموو ئەم هۆکارانە وا ئەکەن کە خۆشەویستی نابینا تەنها لای پێغەمبەر صلی الله علیه وسلم بێسنوور بووە و ئێمە جارێکی تر هەوڵ بینەوە لەم یادانە جارێکی تر لە ناو مەراسیم و بابەتەکانە لە ڕووی دەرونی لە ڕووی کردداریەوە بە خۆمان بچینەوە و بە مرۆڤێکی گونجامان لێ دەرسێ بۆ داهات. ئێمە ئەمڕۆ وەکو نابینان لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کە بەستەپەرشتی مامۆستا عوسمان خەلیفە و بە هاوکاری زۆر خێرخواز و کەسانی ئازیز و خۆشەویست ئەمە ئەم مەراسیمە جوانەمان بۆ ساز کراوە. ئینشەڵڵا خۆی گەورە پاداشتی خێریان باتەوە و خۆی گەورە ئینشەڵڵا یارمەتیان با وەکو چۆن یارمەتی نابینانیانەوە. بەڕاستی ئێستا کە زۆر لەم ڕێکخراوانە یارمەتی نابینان ئەدرێت و دڵیان خۆشەکرێ بەداخەوە کە ئەمانە زۆربەی ئەوەی کە نابینای خزمەتیان کە مەنا خزمەتی بکرێت زۆربەی ئەرکی حکومەتە، بەڵام لێرە کەسانی خێرخواز وەکو ئەم ڕێکخراوە یعنی کەسانە گرتوانە ئەستۆی خۆیان بەڕاستی ئیشێکی زۆر گەورەکەم پاداشتیان لای خوا گەورەیە. و ئێمەش ئەمڕۆ کە ئەم مەولۆمان بۆ سازکراوە ئینشەڵڵا ببێتە دەرفەتێ بۆ بەرەو پێشچوونی زیاتری خۆمان لە قسە و هەڵسوکەوت و کردارمانە، چونکە بەڕاستی ئێمە کە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێنینەوە باوکو تەنها تەشبیه نەبێ ولله المثل الأعلى وەکو چیرۆکێکی بەسیط بە گوێمانە تێنەپەڕێ. ئێستا بەعزە کەس دەڵێ وەڵڵاهی ئێمە کۆمان پێ ناکرێ، ڕاست ئێمە کۆمان پێ ناکرێ، بەڵام هیچ نەبێ ئەبێ هەوڵ بەی تۆزێکیش بە چاوی لێ بکەی، یعنی هیچ نەبێ ئەبێ هەوڵ بەی تۆزێ ئەم سیرەی کە گوێی لێ ئەگری تۆزە واو لێ بکە بە خۆتا بچیتەوە بە هەڵسوکەوت و قسەدا، چونکە ئەویش لە کۆتاییە لەو سەردەمایە ئەوانیش وەکو ئێمە بنمرۆڤ بوون، بەڵام ئەوان چەنە بە سەبر و ئارامگر و چەنە باشبوونە بێ ئەمەش هەوڵ بین شوێنکە یعنی بەڕاستی ئەوان بکەنە قودوەی خۆمان ژیاننامەی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم. بەنیسبەت کەسی نابیناوە نابینا بەراورد بکرێت لەگەڵ کەسی چاوساغ و بینا لە هەندێک کاتە زۆر فەرقمان هەیە لەگەڵ کەسی ئیعتیادیا کە ئەبینێت، چونکە کەسانی وا هەیە بەراوردی نابیناکان ئەکەن بەوەی کەوا کەسێکن لە کۆمەڵگە پێویست ناکاوەکو خۆی ڕۆڵیان هەبێ و بەرەو پێشوونیان هەبێ، بەڵام نابیناکان خوا هیدایەتی یاون بە زۆری قورئان خوێنن یاخود پێشنێژ و وتار خوێنن یاخود خریجی بەکالۆرەز و ماستەر و دکتۆران. من خۆم بۆ خۆم کەسێکم کەوا هەموو قورئانم لەبەرە الحەمدولله و خاوەنی ماستەرم لە بنەماکانی ئاینە و پێشنێژ و وتار خوێنم. زۆربەی ئینسانەکان پێویستەوە لە
ڕێگەیەکی بنەوەکەوە نابینا هیچ نەبێ وەکو عامەی خەڵک وایە، بەڵام لە هەمان کاتە زۆریان لە نابینایان وەکو عامەی خەڵک نین، بەڵام لە پێشترن. ئەنواع و ئەشکاڵ نابینا هەر لە زمانی زووە ڕۆڵی کاریگەریان هەبووە لە ئیسلامە. بۆ نمونە حەزرەتی عەبدوڵای کوڕی ئیبن مەکتوم سەحابەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، حەزی کردۆ بەشداری غەزا ببێ بەو نابینایی خۆی و چەندین کەسی ترمان هەبووە لە عولەمای پێشینان کەوا نابینا بووە. بۆیە ئەوە وەکو میراسێ بۆ ئێمەی نابینا ماوەتەوە کەوا هیچ نەبێ قورئانمان لەبەر بێ، هەر هیچ نەبێ قورئانمان لەبەر بێ. ئەمە کەمترین بەهرەی کەسی نابینایە. و ئەعمەش کە محەدیسێکی بەڕێزە نابینا بووە، نەیبینەوە موسڵمانینە. هەر بۆیە ئێمە پێویستە لە سەرشانمان برە و بە بەهرەکانی خۆمان بین و هەڵ و کۆشی زیاترمان هەبێ بۆ گەیاندنی پەیامی ئیسلام، چونکە نابینانی پێش ئێمە هەموو هەڵ و کۆشیان بۆ ئەوە بووە کەوا ئیسلام بەرەو پێش ببن.